مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە دەستوری هەمیشەی عێراقدا ناونیشانی وەرکشۆپێکی زانکۆی ڕاپەڕین بوو کە تیایدا بە شێوەیەکی گشتی گفتوگۆ دەربارەی دەستوری هەمیشەی عێراق کرا کە لە ساڵی 2005 زۆرینەی هاوڵاتیانی عێراق دەنگیان پێدا و بەوتەی شارەزایانی دەستوریش پابەندبوون بە دەستوری هەمیشەی عێراق و جێبەجێکردنی بڕگە و مادەکانی دەستور گرنگە لەم قۆناغەدا خواست و داواکاری لە پێشینەی کورد بێ بەو پێی زۆرینەی مافەکانی کورد لە دەستوری هەمیشەی عێراقدا چەسپێنراوە. ومثلا همي اف مشكله وفاشل بونا دولة عراقي او قالك بين دولة عراقي فيلد ستيت سبب فيلد ستيت بوكو دستور بكيرناينا اگر دستور بكيرانين بونش خو هيچ مشكلات چيند بون مشكلات چوا قابل دستور تنبه هيچ تشتكي ما مشترك تنه دولت بون دستوره تشتي ريا دولة ادارات كي وكي مؤسسه كي وكي زانكو كي ريفا برياوي پیوندی شخصی، کۆمەڵایەتی هەرێمی و ویلایەتی و فەدەرالی هەمی گەرە لەسەر دەزاین و دەستوری بە. لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەوە و پێشاتە سیاسیانەی کە دروست بوون دۆخێکی سیاسی لە عێراقدا دروست بووە کە بەغدا و هەولێر داوای جێبەجێکردنی بڕگە و مادەکانی دەستور دەکەن و بە وتەی پسپۆڕانی یاسایی دەستوریش بە جێبەجێکردنی دەستور ئەرک و مافی سەرجەم پێکاتەکانی عێراق دەستنیشان دەکرێت و بەو پێش بێت ئەگەر ئەو خواستەی لە ئێستادا بەدی دەکرێت لە واقعدا بکرێتە کردار کورد دەتوانێت لە ناو عێراقی یەکگرتوودا بمێنێتەوە و مافەکانی وەربگرێت و دەستور بکاتە دەواازەی بەدەستێنانی زۆر دەستکەوتی گرنگی بەدی نەهاتوو. گرنگترین ئەو هەوڵ و کۆشیشانەی کە دەبێت کورد بیدات و نوێنەرانی کورد لە بەغدا و نوێنەرانی کورد لە حکوومەتی فیدرالی هەوڵ بدەن ئەو مافانەی کە لە ناو دەستورەکەدا جێگیر کراون بێنە چوارچێوەیەکی تەطبیقی و گیانیان بەبەردا بکرێت چونکە ئەگەر ئەم دەقە دەستوریانە وەکو خۆی جێبەجێ بکرێ هیچ گومان لەوەدانە کە مافی کوردی تێدا دەسەسپێنرێت و کورد بە بەشێکی زۆر لە مافەکانی دەگات و بیریشمان نەچێ ئێمە خۆشمان دەنگمان بەم دەستورەدا و قبولمان کردەوە بەڵام گرفتەکە لەوەیە لە پیادەکردنی مافەکانماندا ڕوبەڕووی قەیران دەبینەوە کۆمەڵە کێشە هەڵپەسێراومان هەیە ئەوەی کە تایبەتە بە دیاریکردنی سنووری جوغرافی هەرێمی کوردستان و هەروەها بودجە کە ئەمە گرفتێکی سەرەکی و گەورەیە و بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە بەداخەوە لێکەوتی زۆر خراپی هەیە و دیسانەوە گرفتێکی ترمان هەیە مەسلەی ئیدارەدانی حقوڵی نەوتی و غازی. لە چەند ساڵی ڕابردوودا هەمیشە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ یەکتریان بە پابەندنەبوون بە دەستور تۆمەتبار کردووە و لەم قۆناغەشدا کە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ داوای جێبەجێکردنی دەستور دەکەن تاوەکو ئێستا نازانرێ ڕوودا و پێشاتەکانی داهاتوو عێراقی یەکگرتوو بەچی دەگەێنێت. ئەو دەستوری کە لە ساڵی 2005 زۆرینەی هاوڵاتیانی عێراق دەنگیان پێدا لە ئێستادا داوا دەکرێت بکرێ بە بنەمای گفتوگۆکانی داهاتووی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ وەک شارەزای و پسپۆڕانی دەستوریش ئاماژەی پێدەدەن گرنگە کورد پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستور بکات چونکە لە دەستوری هەمیشەی عێراقدا زۆرینەی مافەکانی کورد پارێزراوە. هونە ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.